لە درێژەی کۆمەکردنی هاوڵاتیانی کەم دەرامەت دەستگای خێرخوازی بەخشین 220 سەبەتەی خۆراکی گەیاندا چەنگەڕەکێکی هەژارنشین لە قەزای سۆران و ناحیەی هەریر. لە قەزای سۆران 100 سەبەتەی خۆراک دابەشکران و هاوکات لە ناحیەی هەریریش 120 سەبەتەی تری خۆراک بە کەسانی شایستە دران. ئەمڕۆکە لە سۆران بۆ 100 ماڵ بەسەر ماڵە فەقیرەکان ئەرزاقمان دابەش کرد و لە هەریرش بۆ 120 ماڵ بەسەرمان دابەش کرد بۆ بۆنێکە ئەو نەخۆشیێکە هەیە ئەوڕۆ کۆرۆنا خەڵک ناتوانێت لە ماڵە بێتەرە دەورە بۆ ئەشاکردن شدیان خەڵک فەقیرە ناتوانانی ئەرزاق بخۆی و کڕی ئێمە شەستاوین بە دابەشکردنی ئەو ئاجقانە و سوپاسی ئەو خێرومەندانەکەین و خێرخوازانەکەن کە هاوکاریان کردوین لێرەشەوە داوان لێکن کە ئێمە زۆر پەیوەندی تەلەفۆنی پەیوەندیمان پێوەکەن چەندان نامان بەدەست گەیشتووە کە ژمارەی زۆر خەڵکی هەژار و کەم دەرامەت پەیوەندیان پێوە کردوین بە تایبەت لەو بارودۆخی کە خەڵک بێم و سێوە بێ ئیشە بازارەکان داخراون جگە لە قەیرانی نەخۆشیەکە قەیرانی پارەکەش هاتوۆتە گۆڕێ و داوان لێکەی ئەو خێرومەندانە زیاتر هاوکارمان بۆی ئێمەش وەکو دەستێکی ئەمین کۆڵان بە کۆڵان گەڕک بە گەڕک بگەڕێن ئەو فەقیر و هەژارانە بەسەرکەینەوە. هاوڵاتیان ئەم هاوکاریانەی دەستگای بەخشینی خێرخوازی بەکارێکی پێویست دەزانن کە لەم کات و ساتە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە خەڵکێکی زۆر بێکار بوون و پێویستیان بە هاوکاریە. سوپاسی دەستگای بەخشینیش دەکەن کە بەردەوام لە خەمی هەژاراندایە. دەستخۆشی لەکەین لۆهاتن گەرەی وەستارە جەب ئێرە زۆربەی کەسی تێدا کەسی هێژاری تێدا کەسی فەقیری تێدا معاشیان نییە کەم دەرامەتن دەستخۆشی لە جەنابتانەکەن لە ئەوەی بەشداری کردێ لەو بەرنامەی جەنابتان ئەمن دەستخۆشی لە یەکەم لە بەرنامەی بەخشین کە هەوڕوهاتینە بە هەستانە بە ئەو ئەشمەکەی کە دابەشەکەن لەسەر فەقیرانە زۆر پێویستە وەلا ڕاستی کابرای هەیە وەلاهی موسەی نییە معاشی نییە ڕاستی بێچارەیە ئەلحان لە دوورخانی کە دەرسیارەی نییە داوا لە یەکەم ڕاستی ئەو شتانە زۆر پێویستە خوا خێرتان بنووسیت بەخێر بێن سەر چاوە و سەرسەرە. لە چوارچێوەی ئەو کەمپینە سەرتاسەریەی کە ڕایگەیاندووە دەستگای بەخشینی خێرخوازی بەردەوامە لە گەیاندنی هاوکاریەکانی بۆ خەڵکی کەم دەرامەتی هەرێمی کوردستان داواش لە خواپێداوان دەکات هاوکاریان بن بۆ ئەوەی بتوانن کۆمەک بە زۆرترین خەڵکی هەژار بگەێنن. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.